هەڵبەتە بۆ جەماوەری کوردستان ئاشکرایە پێش کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاست لە هەرێمی کوردستان شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەشێکی باشی گۆڕانکاری بخۆبینەوە لە ڕابردوو لە هەرێمی کوردستان قۆڕاکاری دەسەڵاتە بوو لایەنێکی سیاسی دیاری کرا و هەموو هەیمەنەی خۆی بەسەر حکومڕانی و سیاسەتی هەرێمی کوردستان چ بەرامبەر بەغدا و نێودەوڵەتیەکانیش بەرقرار کرد بەڵام خۆشبەختانە دوای کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان گەڕاکەوە سەر ئەو شوناسە کە یەکێتی نیشتیمانی کوردستان قراری خۆی هەبی و بەشداری قراری سیاسی ئەساسی بی و پێداگیری بکەین لەسەر بەرنامە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئایندەی میلەتەکەمان. بەدڵنیایەوە ئێمە لە پێڕەوەی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان تەثبیتمان کردووە هەمووی لێپسراوی ئۆرگانێک یان پلە بۆ حیزبی بە ڕێگای هەڵبژاردن دەبێت بەدڵنیایەوە مادە جێبەجێ دەکەین ئێمە لە 15ی نۆ دەست بە کۆنفرانسی مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە دوای تەواوبوونی مەکتەبەکانی جەدەین بۆ ئۆرگانەکانی خوارێ مەڵبەند و کۆمیتەکانیش بەدڵنیایەوە کۆنفرانس دەکەین بۆ ئەوەی تەواوی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەر خوێنێکی نوێ بەبەرخۆ بکات بۆ خەباتی ئایندەمانەوە بۆ گەشەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان تا پێش کۆنفرانسیش ئێمە گۆڕانکاری دەکەین و زۆرینەی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان گۆڕانکاری دەکەین و خوێنی نوێ گەنجات دەینە پێش و بۆ بەڕێوەبردننی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سوپاسی هەواڵان دەکەم کە زۆر بە حەماسەتێکی گەورە و پێشوازی لێ دەکەن و بە شێوازێکی دیموکراسیانە و برایانە ئالوگۆڕی دەسەڵات دەکەن لەگەڵ هەواڵانی گەنجان. ئێمە وەکو مەڵبەندی چاری ڕێخستنی دۆک لە دوای کۆنگرەی چوارەم کە بەندە بەرپرسیارەتی مەڵبەندی چاری دۆک وەرگرتووە کە پێشتر غایی بوونە ناو جەماوەر بەدڵنیایەوە ئێمە ڕۆژانە بەرنامەمان هەیە بۆ ناو ڕێخستنەکانی خۆمان ماڵە شەهیدەکانی خۆمان پێشمەرگە و تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خزمەتی باشمان کردووە چ بە هاوکاری مادی بێ یان ئەو هەواڵانەی کە نەخۆشن ڕێخستنەکانمان ماڵە شەهیدەکانمان تیمێکی تەندروستی باشمان داناوە ناو مەڵبەند بۆ خزمەتی ڕێخستنەکان و تەنانەت بلایەنگران و ئەوان خەڵکانی کە بێلایەن و هاوڵاتیانی پارێزگای دۆک بە حەددە ئیمکانی خۆمان پشتیوانی و هاوکارمان کردووە و بە هەموو جوانەبەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان ئێمە هەنگاوی باشمان ناو لە سەر پێز مانجی ڕابردوو تەنانەت پشتیوانی مافخوراوەکان و ئەو خەڵکانی کە شەهید بوونە لە قەسفی دارەی تووچی بە بەیاننامە و بە سەردانی ماڵەکان و بە هاوکاری شەهیدەکان و پشتیوانی مافی مامۆستایان و فەرمانبەران لە پارێزگای دۆک ئێمە لە بەرەی میلەت بووینەوە لە بەرەی مافخوراوەکانی هەرێمی کوردستان و پارێزگای دۆک بووینەوە دڵنیای جەماوەرشمان دەکەینەوە کە ئەمە لەسەر ئەم ڕێچکە و ئەو ڕێبازە بەردەوام دەبێت. گومان تێدا نییە یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوویەکی هەرقۆڵاوی هەیە لە بادینە لە دروستبوونیەوە یەکەم بەفرەزەی سەرەتایی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم شەیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بادینان دەواازەکەیەوە بەدڵنیایەوە ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان کەیفی بەرزدەبتەوە دەنگێکی زیاد دەینین و دەنگەکانمان بەرەو باشتر دەچی و زۆر زیاتر لەمە دێن کە لە ڕابردوو دەنگهاتووە. بەدڵنیایەوە ئێمە لە ڕابردوو تەگەرێکی زۆر گەورە بوو ئازدەنگێکی زۆر گەورە بوو ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرەمەکە بەشداری حکومڕانی بوون لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە لە حکوومەتی لۆکالی لە پارێزگای دۆک بەشدار نەبووینەوە ڕۆژانە تەجاوز سەرمافی هاوڵاتیانمان و سەرمافی ڕێخستن و کادرەکانی ئێمە کراوە تا ئێستاش کە بەردەوامە بۆیە ئەمە ئەگەر وەکو ئۆپۆزیسیۆن قسەی بکەین خەڵک لەوانەیە ڕخنەمان لێ بگری بڵێن ئێوە دەسەڵاتن بەڵام بەدڵنیایەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ دەسەڵاتێکمان لە پارێزگای دۆک نییە بۆیە لە مەودووە بە چاوی ڕخنەگرێکی حەقیقی کار دەکەین کە ئەم شوێنانی کەم و کورتی هەبی و حکومڕانی تەنانەت ئەگەر حکومڕانیەکەی خۆشمان بی وەزارەتەکەیان مەهماکان قایمە قامەکەژی مەبی ئێمە ئەم ڕخنە هەدەگرین بۆ چارەسەر ڕخنەگرتن بۆ بنیانانی شتی باشتر نەبوو تێکدان. وڵی من لە هیچ نەترسام بەڵام ئەرکێکی زۆر گەورە بوو بۆ من دەزانم بادینیەکان و کادرەکانی بادنان چەند قوربانیان داوە تەنانەت ترساوم لەوەی چۆن بتوانم خزمەتی ئەم خەڵکە بکەم کە چەندین ساڵە قوربانیان داوە لە 76ەوە دروستبوونی یەکێتی تا ئێستا مالە شەهیدەکان چۆن بتوانم ببمە
نوێنەری ڕاستەقینەی ئەوان بتوانم خزمەتیان بکەم تەنانەت ئەوە ترسی من بووە کە نەتوانم خزمەتیان بکەم بەڵام بەدڵنیایان دەکەمەوە کە تا ئێستا باش ماهینەوە باشتری دەکەین بۆ خزمەتکردنی ئەم خەڵکە تێکۆشەرە. وڵا بەڕازگویانە پێت بڵێم پەیوەندیەکی دانیشتنی مباشەرمان نەبووە لەگەڵی تەنانەت پەیوەندێکی تەلەفۆنی بۆ لەگە من و بەڕێز بەرپرسی لێق تەلەفۆنی بۆ کردم لە دانانی پارێزگاری نوێ و جارێکیش پارێزگاری نوێ پەیوەندی کرد و هەر ئەو دوو پەیوەندیمان هەبووە دوزا و برادرانە پەیوەندیان کردووە لەگەڵ لایەنەکانی تریش هەموو سەرجەم لایەنەکانی بە تەلەفۆن پەیوەندیمان هەبوو بەڵام بارودۆخی کۆرۆنا و نەبوونی سەردان و ئەم شتە ڕێگر بووە بەڵام بەدڵنیاییەوە ئێمە لەگەر هەموو لایەنە سیاسیەکانی تر کە لە پارێزگای دووە وجودیان هەیە لە ڕووی بارەگا و جەماوەر ئێمە پەیوەندیەکانمان پێدا دەچنەوە باشتری دەکەین بۆ ئایندێکی باشتر پێکەوە بتوانین خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانکەین و پارێزگاکەمان بکەین بە بەدە پێشەوە بین لە کۆمەڵە بوارەوە بتوانین هەنگاوەکان کە لە ڕابردوو هەڵە هەبووە یان دیموکراسیەت باش نەچەسپاوە یان زۆرداری هەبووە دژی لایەنێکی سیاسی ئێمە بتوانین بە سەرجەم لایەنەکان بتوانین ئەم قۆڕاکاری دەسەڵاتی کە ئێستا لێرە هەیە چارەسەری بکەین و نەیهێڵین بەدڵنیایەوە بۆ ئەو خەڵکانی کە داوای مافی خۆیان دەکەن ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە پشتیوانیان بووینەوە لە ژێر حکومڕانی ئێمە ڕۆژانە خۆپیشاندا دەکەین زۆر بەتەبیعی وەرگرین چونکە مافی خۆیانە داوای مافی خۆیان دەکەین ئێمەش دڵنیایان دەکەینەوە کە پشتیوانی مافی خۆیانین بۆ بە شێوازێکی دیموکراسیەوە بەو شێوازەی کە نەچێستە چوارچەوەی تێکدانی شار و شارۆچکەکانیان پەلاماردانی بارەگاکانی حکومەت ئێمە پشتیوانیان خۆپیشاندانی مەدەنیانە بۆ داواکردنی مافی خۆیان و ڕاستەقینەکی کەیفی خۆی پارتی بێزادەبی نابی بەلای مەتەبیعیە ئەوان بە هەر شتێک بێزادە من ئەمە سیاسەتی خۆمان دەیکەین لە منتیقەیە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان سیاسەتی خۆمان هەیە پرس بە هیچ لایەنێکی سیاسی ناکەین کە بەرنامی سیاسی خۆماندا دەڕێژین وە ئێمە لە ژێر هەیمەنە و سنووری خۆمان لە ژێر هەیمەنە و سنووری و خۆمان ڕێگامان بە خۆپیشاندان داوە بە دڵنیاییەوە لێرەش هەر پشتیوان دەبین لە هەموو شوێنێک لە هەر شوێنێک کە یەکێتی نیشتمانی کوردستان خەڵک پێویستی بە یەکێتی بی ئێمە پشتیوانی و هەر لایەنێک سیاسی عاجز دەبی ئەوە خۆی تحملی و ینی خۆی دەتوانی قرار بدە لەسەر شێوازی عاجز بوونەکەی ئێمە بەرپرس نینە بۆ ئێمە ئیجازە لە کەس وەرناگرین چی بکەین یان چی نەکەین ئەوەی بۆ مەسلحەتی میلەتەکەمان و پارێزگاکەی دووە کە بی ئێمە پشتیوانی ئەم مەسلحەتە گشتیە دەکەین.